لە شاری هەولێر و لە پارکی سامی عەبدوڕەحمان لەژێر دروشمی بەرەو ئایندەیەکی گەشڕا دەکەین. ڕاکردنێکی بە کۆمەڵ بۆ منداڵان بەڕێوە چوو. نزیکەی 1000 منداڵ بەشداری تێدا کرد و جیاوازە ساڵانی ڕابردوو بە گوێرەی تەمەن بەسەر دوو ئازدا بەشکرابوون. سەرەتا تەمەنی 10 بۆ 13 ساڵان دەستیان بەڕاکردن کردو، دواتریش تەمەنەکانی 6 تا 9 ساڵان ڕێڕەوی ڕاکردنیان بڕی. ماوەی ڕاکردنەکە زیاتر لە کیلۆمەترێک بوو. دوای بڕینی مەوداکەش منداڵان مەدالیای نێودەوڵەتیان پێدرا. زۆر دڵم خۆشکە بۆ یەکەمین جار بتوام لە ڕاکردن یەکەم بێنم. زۆر خۆشم ئەو ڕاکردنە ساڵێک بکرێتەوە. دڵم زۆر خۆش دەبێگەر ئەم ماراسۆنێکاوە بێ هەموو ساڵێ بکرێتەوە. یەکەم زۆر سوپاسی ڕێکخراوی ئەربیل ماراسۆن دەکەم کە و ماراسۆنیان بۆی مەرەخست هیوادارم ئەم ساڵێک دووبارە بێتەوە بەڕاستی ماراسۆنێکی زۆر خۆش. زۆر سپاسی ڕێکخراوی ئەو ماراسۆن دەکەم کە ڕێکخان خستە بەڕاستی ماراسۆنێکی خۆش بوو هیوادارم هەموو ساڵێک دووبارە بێتەوە. ئەم ڕاکردنە ماوەی 3 ساڵە ڕێکخراوی ئەربیل ماراسۆن بەڕێوەی دەبات لەلایەن فیدراسیۆنی نێودەوڵەتی ڕاکردن و ماوەکان سەرپەرشتی دەکرێت. ئەندامێکی ڕێکخراوەکەش بەڵێنی بەردەوامی و باشتر ڕێخستنی ڕاکردنەکە دەدات بۆ ساڵانی داهاتوو. ئەمە ئەو بۆ ساڵی سێم لەسەر یەک بە پشتگیری و پاڵپشتی فیدراسیۆنی نێودەوڵەتی ماراسۆنی جیهانی ڕاکردن و ماوەکان. ئەم ڕاکردنە بۆ منداڵانی هەولێر و عێراق یارمەتیمان دەدەن. ئەو ساڵی سێمە لەسەر یەک ئەنجامی دەدەین. ئەو ساڵ بە زۆر بەڕێک و پێک و بە جوانی ئەنجام درا بەبێ گیر و گرفت. وەلەوکان یارمەتیوان ئەوە کۆتا ساڵ بوو 3 ساڵ بڕیار وا بوو یارمەتیمان بدەن. بەڵام ئێمە بەردەوام دەبین و ساڵانە بۆ منداڵە چاوگەشەکانمان بەردەوام دەبین و بەرنامج و پرۆگرامێکی جوانیان بۆ دادەنێن ساڵانە زۆرێک ڕاکردنیان بۆ ئەنجام بدەین. ئەم چالاکیە بە بۆنەی ڕۆژی جیهانی منداڵان بوو، بەڵام بەهۆی ئەوەی ئەم بۆنەیە کەوتە نێو مانجی ڕەمەزانی پیرۆزوو تاقیکردنەوەی قوتابیان بۆیە دواخرا بۆ ئەم کاتە بۆ هۆی بەسەربرنی کاتێکی خۆش بۆ منداڵان و خانەوادەکانیان. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.